نانی کە پێکەوە دەبینین وێنەی سەرەتای چوونە ناو باشیکە لەلایەن هێزەکانی پێشمەرگە کە وەکو جیهاد پێشتر ئاماژەی پێدا کە نزیکەی 3 هەفتەیە ئەو ئۆپەراسیۆنە دەستی پێکردووە و ماوەیەکی زۆرەکە باشیک گەماڕۆ دراوە. ئێستاش وا ئەو دیمەنانی کە دەیبینین ئەو کاتەیە کە هێزەکانی پێشمەرگە دەچنە ناو باشیک بۆ سەرەتای دەستپێکردنی ئازادکردنەوەی لە دەستی چەکدارانی داعش. بله اوا آمادەکاریان یان ئەم بێژین دەستپێکە ئۆپراسیۆنێ و هێدی بەرەو باشیک وا دەچن وەکیامە دەبین دیمەنان تێخواکردن هێزەکە مازن یا پێشمەرگە بەرەو ناوەندا باژارێ باشیک دچش بۆ پاقشکردنا وێ ji تورستên داعشê û ev heyama nizîkî 20 roj bûn arîna dorpêşkirî bû biryar hate dayin êdî başîk bi paqişkirin ji rêxistina Daişê destpêka operasyoniyek ku ev dîmenê niha dibînin jîn dîmenê beriya nihane ku niha êdî operasyon dest pê kiriye û şer li başîk destpêkirêj bۆ kontrolkirina bajêr. بەڵێ بە دڵنیاییەوە ئێستا هێزەکانی هاوپەیمانان لەگەڵ هێزەکانی پێشمەرگە هاوپەیمانان لە ڕێگە فڕۆکەکانیانەوە بنکە و بارەگەکانی داعش ئێستا لە ناو باشیک بردمان دەکەن و ئێستاش هێزەکانی پێشمەرگە بەرەو ناوەندی باشیک پێشڕەوی دەکەن ئەوانەی کە دەیبینین سەرەتایی گەیشتنی هێزەکانی پێشمەرگێ بە سنووری باشی کاتی کۆنتڕۆلکردنەوەی سەرەتاییەتی و وەکو جیادوتی کە هێزێکی زۆری پێشمەرگە لەوێ ئامادەن بۆ ئازادکردنەوە کۆنتڕۆلکردنەوەی باشیک و پاکردنەوەی لە چەکدارانی داعش هەفتەی سێمی ئۆپەراسیۆنی ئازادکردنی مووسڵەت هێزەکانی پێشمەرگە توانیویانە هەر پلانێک کە بۆیان دانراوە زۆر بە سەرکەوتوانە جێبەجێ بکەن و گورزێکی زۆر بەرداعش کەوتووە شکستێکی زۆریان هێناوە داعش هێزەکانی پێشمەرگەش ڕۆژ لە دوای ڕۆژ لە پێشڕەویەکان و سەرکەوتنەکانیان بەردەوامن ئەوانش کە دەیبینین بەشێکە لە دیمەنەکانی سەرەتایی چوونی هێزەکانی پێشمەرگە بۆ ناو باشی.